من کانی کامەران دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم لە بەشی شێوەکاری لێستادا دانیشتووی قەزای چۆمانم و تەمەنم 22 ساڵە. هەروەها خەونی من ئەوەیە کە بتوانم لە داهاتوودا زیاتر پەرە بە خوێندنی ئەکادمی بدەم و پێشەنگای نێودەوڵەتی و هەروەها لە سەرتاسەری جیهان بکەمەوە. لەگەڵ ئەوەشدا بتوانم ستایلێکی تایبەت بەخۆم هەبێت و زیاتر لە بوارە شێوەکاریەکەدا قوڵ ببەوە. کانی گیان ئەم ستایلە جوانە ئەم پێکەنینە جوانە بەڕاستی من ئێنەرژی پۆزتیڤت لێ وەرەگرم. کانی گیان بە پرسیارێک دەست پێکەم یەکەم جار نەک یەکەم جار چ جارێک تابلۆیەکت کێشاوە بەڵام تا ئێستا ناتوێت هیچ کەس بیبینێ ئەوە نەسەقەتە. بەڵێ زۆر سپاس دەکەم. بێگومان هەموو هونەرمەندێک سەرەتای دەستپێکی کە یەتە ناو شێوەکاری بێگومان تابلۆی هەر هەیە کە کەم ئەزمون بێت و ئەوەش وەکو یادگاریەکی نهێنیان نامێنێتەوە لە بینی زۆرن یاکە من بێگومان زۆرن تۆ بە پرۆسەی کە ئەڕۆی ئەتەوێ گەشە بکەیت فێربی لەوێەوە کاتێک کە ئەتەوێ گەشە بکەی هەوڵدەی بیشاریتەوە چکە زانین باشترتیە باشترە توانی پێشکەش بکەیت. لەکوێ شاردوتێتەوە بۆی پڕۆم بەدوایە بگەڕێم لە ژوورەکەم. باشە تابلۆکانی تۆ زیاتر گزارش لە چیەکە؟ تابلۆکانی من زیاتر توانم بڵێم هێشتا ناتوانم ینی بە تەواوی جێی بکەمەوە کە ڕێک بڵێم ئەم لایەنەیە بەڵام بەگشتی بارێکی دەرونی تایە و هەروەها تووڕێی لە کۆمەڵگا یاخود لەو تاوانانەی کە دش بە مرۆڤایەتی و ئینسانی ئەکرێ. ئەگەر ڕەنگی نێو تابلۆکانی تۆ قسە بکەن چ ڕەنگێک زۆرترین قسەی دەبێت؟ ڕەنگەکان زیاتر ئەگەر دابەشی بکەین خۆی ئەبێتە دوو بەشەوە ڕەنگە ساردەکان و ڕەنگە گەرمەکان. ڕەنگە گەرمەکان زۆڕێی دەرەبڕن ڕەنگە ساردەکان زۆر جار ئارامی دەرەبڕن یاخود ساردی دەرەبڕن. ئەتوانین تابلۆیەکی تووڕە دروست بکەی بە ڕەنگە ساردەکان؟ تابلۆیەکی تووڕە بە ڕەنگە ساردەکان بۆ ناکرێت دەکرێت؟ بەڵێ لە هونەردا پێم وایە هیچ شتێک یانی مەحاڵ نییە توانی هیچ سنوورێکی نییە. وایە ئەو کاتەی کە دەستت کرد بە وێنە کێشان پێم وابێ بە قەڵەم و کاغەز و ڕەنگی قەڵەم دەستت پێکردوانە؟ بەڵەوە. ئەو کاتە زیاتر ڕەنگت خەسارە کرد یان کاغەز؟ هەردووکی خەسارە بێ بڕوا بکەیانی زۆرت خەسار کرد زەرری زۆرت لە ماڵەوەیە؟ بێگومان تۆ ناتوانانی لەو ئەزمونەیە بڵێ من پارە سەرف ناکەم یاخود من کاغەز سەرف ناکەم ڕەنگ سەرف ناکەم چکۆگە سەرفی نەکەی ئیترە بێ قبوڵت بێ لەو شوێنەیە بمێنیتەوە کە ئەو ئەزمونە هەر لەوێەوە ئاوەستێت باشە بەڵام کاتێک کە تۆ زیاتر سەرفەکەی زیاتر توانی بکەی بۆن من لە ڕۆژێکە لەوانەیە 50 سکێجم کرد بێت هەم قەڵەمەکە سەرف بووە هەم کاغەزەکە سەرف بووە بەڵام لە کۆتایی هەمووی لە خزمەتی ئەزمون و توانایم نابوو. وێنەکێشان بە تەنیا لە شوێنێکە خۆشترە یان لەگەڵ گروپێک کۆمەڵێک هاوڕێک کۆمەڵێک وێنەکێش؟ ئەگەر کەسەکانی ناو گروپەکەت نزیک بن یاخۆت لەگەڵ تەبابن بێگومان بە گروپ خۆشە بەڵام تەنیاییەکە زۆر پێویستە چکە لەبەرەوەی تۆ ئەڕۆی تۆ ناوەوەی خۆت ئەڕۆی تۆ دنیاە ینی سەردانێکی بزانی چی هەیە تاوەکو بێنتە سەرەوە تابلۆیە. پرسیارێکی سیر بە خێرای وەڵام بەرەوە ئەگەر هونەر یاری بێت کام یاری وەرزشیە؟ ئەگەر هونەر یاری بێت خۆی منم پرسیارم دەمێکە لە خۆم کردووە نەک ئەگەر هونەر یاری بێت بەڵکو هونەر لای من یاریە. پێم وایە شەترەنجە چکە لەبەرەوەی وامان لەیەکە زۆر بیر بکەینەوە شتەکان هەڵبژێرین هەوڵبین ئەم خاڵە هاوبەشانەی کە من لەگەڵ هونەرا دۆزیومەتەوە زیاتر لە یاری شەترەنجە. کەواتە وێنەکێشان شەترەنجە لای من بەڵێ. زیرەکی دەست کرد ئەی تا چەند یارمەتی دەرە بۆ تۆ؟ من زیاتر زیرەکەی دەست کرد وەکو زانیاری ینی سوودی لێوەرەگرم نەک ئەوەی کە بڕۆم بڵێم ئەم وێنەیەم بۆ کێشە ئەم وێنەیەم بۆ چاپکۆز کە لێرەیە ئەمە لە توانای منەدا بەڕاستی من نامەوێت ینی لەو لایەنەوە پشتی پێ بەسم کە ببێتە هۆی ئەوەی کاریگەریکی وای هەبێت لەسەر تابلۆکانم چکە زیرەکی دەست کرد لەم سەردەمیێستا هەرچێک بکەین ئەناسرێتەوە و منیش حەز ناکەم ینی بڕۆمە و قالبەوەی کە ژیری دەست کرد وەکو دەستێکی دیکە بەکاربێنم بیخەمە سەر تابلۆکانم بەڵکو وەکو زانیاری زیاتر سوودی لێوەرەگرم. ئەگەر وێنەکێشان لە دنیاە نەمێنێت پلان ئەی تۆ چییە؟
پێم وایە ئەگەر وێنە کێشانیش نەمێنێت ئەو هەستە هوەریە لە نێومدا هەر ئەمینێت یعنی کاتێ دنیا دروستە بێت تۆ ناتوانین کۆڵی لەوە بکەیت کە دنیای لە ناو سەری تۆدا هەیە ئەم دنیا هەرمێنێت بەڵام نازانم یعنی ئەو کاتە بێ بەچی دەری بڕم ڕەنگە ینی ئەمرازێکی ترە بێ بتوانم دەری بڕم گۆرانی وتە بەڵام دەگەت خۆشە لە دیزاین تۆزێک نزیکم جوانە. کانی زۆر سەرمامە چۆمان هەمیشاوە ساردا بەڵێ بڵێ هەمیشە ئەو کەش و هەوایی هەیە هەتا لە هاوی نیشە لە هاوی نیشە کەش و هەواکەی فێنکە نمە بارانی ژەبارێ بەڵێ ئەم کەشە چۆن هاوکارە بەوەی ئیلهام بەخش بێ سروش زۆر کاریگەری هەیە بە تایبەتێکەکە لە بنچینە هەرە قوڵەکانی هوەر چکە لە بەرەوەی ئەگەر دیقەت بدەی هەتا ڕەنگەکانیش لە سروشتەوە دروست بوون بۆیە ینی بنچینێکی قوڵە. هیچ کاتێک بیرت کردوتەوە چۆمان بە تایبەت و کوردستان بەگشتی بەجێبێڵی بچی لە شوێنێکی ترپەرە بە خوێندن و کارە هوەرەکانت بدەیت بۆ خوێندن بڵێ حەزەکەم ینی لەبەرەوەی ئەکادیمیای دەرەوە تۆزێک زیاتر قوڵترە لە ڕووی هوەریەوە بەڵام وەکۆی کە لێژیم ڕاستی من خۆشترین شوێن لەم چۆمانە. تۆ لە هاوینانە وانەی هوەر ئەڵیتەوە وێنە کێشان باسێکی ئەوم بۆ بکە ئەو تەمەنانەی کە دێن بۆ ئەوی وانەیان پێ بڵیتەوە زیاتر چ تەمەنەکەن بەگشتی من 3 ساڵ دەورم کردوتەوە لە ناوەندی کەلتوری چۆمان ئەو هەر 3 ساڵەکە تەمەنی جیاواز بوو بۆ مەسەرەتا بەپی ئەزمونم داڵانم وەرگر دواتر هەرزەکارانم وەرگر ئیتر وای لە دواتر تەمەنی 28 ساڵ و 20 ئەوانەشە هاتن ینی لە ئاخیر ساڵە ئەگەر یەک لە فێرخوازەکانت وێنەیەکی پێ بدەی نەزانێ بیکێشێ یان کێشای زۆر بەدڵی تۆ نەبوو کاردانەوە چۆنە منەمە قوڵەکەم چونکە ئەمە قۆناغێکە بێت پێیدا تێپەڕێ ئەمە ناسنامەی نییە جاریانی نەوەتە شتێک لەو کە بڵین ئەمە ناسنامەیەتی بەڵکۆمە قۆناغێکە پێیا تێ ئەپەڕێ پلانت هەیە ئەم وانەوتنەوەیە بەردەوام بکەی یان تەنها لە هاوینانە حەزت لێ بە شێوەیەکی ئەکادمی خەڵک فێر بکەی بەڵێ بێگومان زۆر حەزەکەم بەتایبەت ئەگەر دەرفەتە بێ بتۆم لە پەیمانگە و کۆلێژی هوەرە جوانەکان لێەوە بە ئەکادمی زیاتر پارەی پێ بدەم و دیالاوەش کە هاوینان هەیە توانم پێشەوەی کۆتایی پێبێنم من بم کۆتوشتەوە سەرمامە تۆ بۆ قەمیسەوە سەرمات نییە نەوەڵە من خەریکە ڕقەبمەوە نەوەڵە سەرمام نییە ئێمە ڕاهاتوین لەگەڵ کەش و هەوای چۆمان پێشم وایە هەموو یانی خەڵکەکە بە زۆری لە چاو شوێنانی تر هەم لە ڕووی دەرونیەوە مەسەلەن ئارامترە توانن قسە بکەن هەمیش وەکو کەشوها باشترە توانن بەرگی سەرما بگرن